BTS چییە؟ جگەرەیە یان مەشروبە یانیش مادێ هۆشبەرە؟ گەنجانی هەموو جیهان و بەتایبەت هی کوردستانیان ئالوودەی خۆیان کردووە. BTS هاوت گەنجن، گۆرانی دەڵێن لە کۆریای باشوور، لە دەنگ پیاون و لە ڕوخسار نیمچە ئافراد. گروپی BTS ئێستا لە جیهان زۆرترین هەواداریان هەیە. تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. گروپی ناوداری کۆریای باشوور BTS کە لەسەر ئاستی جیهان ناسراون و بە ملیۆنان هەواداریان هەیە. گروپی BTS ئەم گروپە خاوەنی حەوت ئەندامە کە بریتین لە کیم نامجوون لە ئێستادا تەمەنی 26 ساڵە و باڵاشی 1.81 سانتیمەترە کە بە RM ناسراوە. کیم سۆک جین کە لە ئێستادا تەمەنی 28 ساڵە و باڵاشی 1.78 سانتیمەترە و زۆربەی جار گۆرانیەکان ئەو دەنووسێتەوە. ناسراویشە بە جین. مین یونگی لە ئێستادا تەمەنی 28 ساڵە و باڵاشی 1.74 و وەکو ڕاپەر بەشدارە لە ناو گروپەکە بە نازناوی شوگا بەناوبانگە. پارک جی مین لە ئێستادا تەمەنی 25 ساڵە و باڵاشی 1.74 وەکو گۆرانی بێژێک بەشدارە لە گروپەکەی و ناسراویشە بە جی مین. کیم تەهیوک لە ئێستادا تەمەنی 25 ساڵە و باڵاشی 1.74 سانتیمەترە. زۆربەی کات گۆرانیەکانیش دەنووسێتن و ناسراویشە بە ڤی. جۆن هۆ سۆک لە ئێستادا تەمەنی 27 ساڵە و باڵاشی 1.77 سانتیمەترە وەکو ڕاپەرێک بەشدارە لە گروپەکە و بە جەی هۆپیش ناسراوە. جون جانکۆک کە تەمەنی 23 ساڵە بچووکترینی گروپەکەی خۆیانە و باڵاشی 1.79 سانتیمەترە و ناسراوە بە جان کۆک. ناوی گروپی BTS کورتکراوەی وشەی بۆڵەچ پرۆف بۆی سکارسە. بۆ یەکەمین جار لە ساڵی 2010 بیرۆکەی دامەزراندنی ئەم گروپە دەستی پێکرد. لە دەستپێکدا بڕیاروا بوو تەنها گروپێکی هیپ هۆپ بن. دواتر دەزۆردانیاندا چەندین ستایلی تری موزیک بە چەندین ستایل و شێوازی جیاواز گۆرانیان گوت و بڵاویان کردەوە. و لە ساڵی 2012 ئەندامەکانی ئەم گروپە ناودارە دەستنیشان کران و 6 مانگ دوای پێکەنانی ئەم گروپە لە یوتیوب و ساوند کلاب ڤیدیۆ گۆرانیەکانی خۆیان بڵاو کردەوە. ئەم گروپە کۆریا تێکستی گۆرانیەکانیان لەسەر کێشەی کۆمەڵایەتیەکان و خۆشەویستی و کێشەی دەرونی و کێشەی خێزانی و کێشەی گرفتی ئازارەکانی ژیانی تاکە کەسی مرۆڤەکانە و چەندی تێکستی تریشیان نووسیوە و بەشداری لە چەندین ئاوازەکانی گۆرانی خۆیان دەکەنەوە و تاوەکو ئێستا خاوەنی 18 ئەلبومی گۆرانی ناودارن و زیاتر لە 20 میلیۆن دانەیان لێفرۆشراوە کە ئەوەش بۆتە هۆکاری ناوبانگێکی زۆر بۆ ئەوان. بۆیە خەڵکێکی زۆر بازە تێکستەکانیان دەکا، دەڵێن تێکستەکانیان منداڵەکانمان فێریشتی خراپ دەکا، بەڵام لە ئێستادا لە نێو کەلتوری کوردیش زۆر لەمە خراپترە. بازە زۆر شتی نەشیاو دەکە لە ناو گۆرانی و کلیپەکانمان. بەڵکو بگرە گروپی BTS لە زۆربەی گۆرانیەکانی خۆمان کەلیمەی باشتر بەکاردێنن و تاوەکو ئێستا چەندین گەنجی خۆمان فێرە زمانی کۆری بووە بەهۆی ئەم گروپەوە. ئایا پێت باشە منداڵەکانمان سەیری ئەم شتانە بکەن و یاخود هەرزە کارەکانمان؟ ئەم گروپە چەندی جار چوونەتە ناو ڕێزمەندی لیستی بیلبۆرد، هاوکات چوونەتە لیستی گاون کە تایبەتە بە پڕفرۆشترین ئەلبومەکانی کۆریای باشوور. جگە لەمانەش چەندین خەڵاتی دیکەی جیهانیان موزیکیان وەرگرتووە بە ناودارترینی هونەرمەندانی مێژووی کۆریای باشووردا دەست نیشان دەکرێن. گروپی BTS تاوەکو ئێستا توانیتیان داهاتی کۆریای باشوور زیاد بکەن
ساڵانە بە بڕی 4 ملیار و 650 میلیۆن دلار سوود بە ئابووری کۆریای باشوور دەگەێنن کە دەگاتە لە سەدا 0.3 لەسەر ئاستی بەرهەمهێنانی ناوخۆی کۆریای باشوور. لامۆی سەرنجڕاکێشتر ئەوەیە کە لە نێوان 13 گەشتیاری بیانی کە سەردانی کۆریای باشوور دەکەن، یەک کەسیان بە بۆنێ ئەم گروپە ناودارەوە سەردانی کۆریای باشوور دەکات. هاوکات ئەندامانی ئەم گروپە گەنجترین گەنجانی کۆریای باشوورن کە لەلایەن سەرۆکی کۆریای باشوورەوە دەستنیشان کران و شانازی هونەریان پێشکەش کراوە. هەر کاتێک کە دەردەکەون چاوی بینەر بۆ خۆیان ڕادەکێشن. زۆر ستایلەکانیان جیاوازە، بە تایبەتی قژیان هەڵۆژێ و ڕەنگێکە ڕەنگی زۆر جیاواز بەکاردێنن، سوور و کەسک و زەرد و مۆر هەموو ڕەنگەکانیان تاقی کردوتەوە و لەوەش سەیرتر هەموو جێیەکانیان گوارەیە، نەک تەنها یەک گوارە، 3 دانە لە جیان دەکەن. بۆیە گەنجانی خۆشمان زۆر جار لاسایی ئەوان دەکەنەوە، لاسایی قژیان دەکەن و شێوازی داهێنانیان بە هەمان شێوەی وان دادەهێنن. بەڵام دەنگۆیەکی زۆر هەیە کە دەڵێن ڕوخساریان تەجمیلی زۆر بۆ کراوە و لووتیان تەجمیل کراوە و لێ و ڕوومەت و چەناگەیان. بۆیە خەڵکێکی زۆر دەڵێن بۆیە شێوەیان لە ئافرەت دەچێتن و بەڵام لە دەنگ پیاوەن لەبەر هۆکاری زۆربوونی نەشتەرگەری لە شێواز و دەموچاویان. و بۆ ماوەیەکی زۆر دوور و درێژ کەس نێ دەزانی خێزانی ئەم گەنجانە چێن، بەڵام لە کۆتاییدا دانە بەدانە وا بازە خێزانەکانیان دەکەن و خۆشەویستەکانیان دیاری دەکەنەوە. بۆیە بۆ ماوەیەکی زۆر دوور و درێژ زۆر بەنهێنی دەژیان. هەموو خەڵک لایەن سێر بوو ئایا ئەمانە خێزانیان چێنە و خۆشەویستیان چێە. بۆیە لە ئێستادا واکەم کەما خۆشەویست و خێزانەکانیان بە دیار دێخەن. و دەژڵێن حکوومەتی کۆریای باشوور یارمەتێکی زۆری ئەو گەنجانەی داوە تاوەکو بە ئاستی ئێستا گەیشتون و تەواوی جەهاندیان ناسێ و داهاتێکی ئێکجار زۆر بۆ کۆریای باشوور دەگەڕێنێتەوە. ئایا پێت باشە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوە یارمەتی هونەرمەندان و گەنجان بدە بۆ ئەوەی بە ئاستێکی جیهانی بناسرێن؟ تۆی وەکو بینەر پێت خۆش ئەمجارە لەسەر چ گروپێکی تری کۆری راپۆرت دروست بکەین؟ بۆمان ناوی لە کۆمنت بنووسە. زۆر سوپاس بۆ سیرکردنی تەواوی ڤیدیۆکەمان. ئەو پێتان خۆشە ئەمجارە لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانگ یاخود چ بابەتێک راپۆرت دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە. و زۆر سوپاس بۆ لایککردن و شێرکردن و کۆمنتکردتان و هەروە سەبسکرایبی چەناڵ یوتیوبەکەشمان بکەن و وەزەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تۆ یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینیت و سوودت پێ بگا. هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.